لە ئێستادا جیهان بە گۆڕانکاریەکی خێرادا تێدەپەڕێت و بواری فێرکردن لە شێوازی نوێدا پەرەی پێدەدرێت. ڕاهێنان ڕۆڵێکی گرنگ لە وەبەرهێنان لەسەر چاوە مرۆییەکاندا دەگەڕێت و تەکنیکی گرنگ و بژاردەیەکی استراتیژیە بۆ گواستنەوەی ئەزموونەکان و ڕێگەیەکی گرنگ و نوێی ئامادەکردنی کارمەندە لە ڕووی زانیاری و لێهاتوویە نوێیەکانەوە کە ژینگەی کارکردن دەیخوازێت، چونکە لەم ژینگەیەدا ئاشنا دەبێت بە چارەسەری کێشەکان و ئەنجامدانی کارەکان بە شێوەیەکی باشتر، هەروەها توانای داهێنان و بەرگەگرتنی لەگەڵ گۆڕانکاریەکاندا دەبێت. بەناوی خی گەورە، من سەڵاح جەلال سەرپەرشتیاری بەشی ڕاهێنانی تاوەری تەندروستی سمارت. ئەوەی گرنگە ئاماژەی پێ بکەین ڕاهێنان وەکو بنەمایەکی سەرەکی و گرنگ لە پێشخستنی سەرجەم ئەو دامەزراوانی کە خزمەتگوزاری پێشکەش دەکەن زۆر گرنگە لە دنیای ئەمڕۆدا. لەم سۆنگەیەوە تاوەری تەندروستی سمارت هەر لە سەرەتای دروستبوونیەوە لە پێناو بنیادنانی کارمەندی لێهاتوو و پێشکەشکردنی باشترین خزمەت ناوەندێکی ئەکادیمی تایبەت بە ڕاهێنان و پەرەپێدانی ئامادە کردووە. ئەم ناوەندە ئەکادیمیە کە بەشێکی گرنگ و سەرەکی لە تاوەرەکە بە پۆلێک ڕاهێنەری ئاست بەرز و بە ئەزمون و هەروەها ئامادەکردنی چەندین چالاکی وەک وەرکشۆپ و سیمیناری زانستی و خولی ڕاهێنانی ناوازە بەردەوام لە خزمەتکردندایە کە ئەمەش یەکێکە لە خاڵە بەهێز و جیاکەرەوەکانی تاوەری تەندروستی سمارت بە بەراورد بە دامەزراوەکانی هاوشێوەی خۆی. ئێمە ژووک و تاوەری تەندروستی سمارت بەشێکی تایبەتمان وەکو ئەکادیمیایەکی سربەخۆی زانستی هاوشانی سەرجەم بەشەکانی تر لە سەرەتای دروستبوونی تاوەری تەندروستی سمارتەوە بە بەردەوامی کار و چالاکی و ڕاهێنان و سیمینار و وەرکشۆپمان هەیە بۆ بە ئامانجی گرنگی پێدانی لایەنی زانستی و لایەنی پراکتیکی سەرجەم ئەو کارمەندانی وەک ستاف لە تەواوی تاوەرەکەدا لە بەشە جیاوازەکاندا کار دەکەن. بەردەوامە بین بە ئامانجی بنیادنانی توانە و لێهاتووی سەرجەم ئەو ستافانەی لە بەشەکان کار دەکەن، چ لە بوارە زانستیەکە چ لە بوارە گشتێگەشت. شانی باسە سپاس و پێزانینی خۆمان ئاڕاستی تەواوی مامۆستا و کارمەند و پەرەسەرانی ئەم خولە بکەین کە هەمیشە لە هەوڵی بەرەو پێشبردننی کوالەتی خزمەتگوزارەکان و ئاستی زانیاری و لێهاتووی کارمەندەکانیانن لە پێناو خزمەتکردنێکی باشتر بە چارەخوازانمان. ئەم خولانە بۆ بەرەو پێشبردننی ئاستی زانستی پەرستاران زۆر پێویستە. ئێمە لە سەرەتایی کردنەوەی تاوەری تەندروستی سمارتەوە تا ئێستا بەردەوام بەشداری ئەو خول و ڕاهێنانەکەین یان ئەو سیمینار و وەرکشۆپانەکەین کە لە تاوەری تەندروستی سمارتە ئاکرێتەوە بۆ بەرەو پێشبردننی توانای هونەری و مرۆیی و توانای لێهاتووی زانستیمان و پراکتیکیمان و باشترکردنی ئاستمان. هەموو دامەزراوەیەک بۆ تێپەڕاندنی قەیران و گەشەکردن و گەورەبوون پێویستی بە ناوەندێکی ڕاهێنانی کوالێتی بەرز هەیە بۆ ئەوەی بەردەوام کارامەی و تەکنیکی نوێ لە کار و پرۆگرامەکانیدا بەکاربهێنێت، خاڵە لاوازەکان دەستنیشان بکات و بە زووترین کات چارەسەریان بکات، کارامەیی پزیشک و کارمەندان بە بەردەوامی بەرز بکاتەوە، گەشە بە سیستمی کارگێڕی و بەڕێوەبردننی بدات، پلانی استراتیژی دابڕێژێت بۆ گەورەبوونی دامەزراوەکە. بەو شێوازە دەتوانێت لە کێبرکەی گەورەبووندا لە پێشنگ بوون بەردەوام بێت.